کانی و کارێز و ڕووبارەکان خەریکە و شک دەبن و هەندێکیان وشتیا کردووە. شار و شارۆچکە و شوێنە کشتتوکاڵیەکان خەریکە چۆڵ دەکرێت. وەزارەتی کشتتوکاڵ 0.95% لە میزانی گشتێکە بۆ وەزارەتی کشتتوکاڵ دەچیتن. زۆر مەطلوبە ئەگەر ئێمە دووبارە پێناسەی ئابووری خۆمان بکەین، احتیمال فعلەن بە کشتتوکاڵ بدەین، ببیتە ئەولەویات لە بەرنامەی حکومیدا دیار بیتن، تەمویلی زیاتر بۆی بچیتن. کاریگەریەکانی گۆڕانی کەشوهەوا و کەمبوونی ئاو لە کوردستان و جیهان هەستی پێدەکەن و ئەم ئاڵنگاریانە ڕۆژ بە ڕۆژ ترسناکتر دەبن، بۆیە ئێمە دەبێت ڕوبەڕوویان ببینەوە و ڕێگریان لێ بکەین. بۆ چارەسەرکردنی بەشێک لە ماڵنگاریانە، دەستگای ڕوانگە بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی جیهانی خۆراکی تەکنەلۆژیایەکی نوێ دەهێنێت هەرێمی کوردستان بۆ چاندنی نەما و بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق تاقی دەکرێتەوە. سیستەمەکە بۆکسێکی تایبەتە کە تیایدا ئاو کۆ دەکرێتەوە. لە ڕێگەی ئەم بۆکسە بە شێوەیەکی ئابووری وەزانستی ئاو دەگات بە ڕێگی نەمامەکە و ڕێگری دەکات لە بەفێڕوچوون و بە هەڵەمبوون. بە جۆرێک کە لە ماوەی یەک مانگدا تەنیا 15 لیتر ئاوی پێویستە. لە قۆناغی یەکەمی پرۆژەکە سیستەمەکە بۆ 5,000 داری بەردار و بێبەر لە کێڵگەی کۆلێژی کشتتوکاڵ سەر بە زانکۆی سەلاحەدین هەولێر لەسەر ڕووبەری 26 دۆنم کە دەکاتە 6.5 هێکتار تاقی دەکرێتەوە و لێکۆڵینەوەی لەبارەوە دەکرێت و لە قۆناغی دووەمدا 30,000 نەمام بە هەمان سیستەم دەچێندرێت. لەگەڵ ڕوانگە دەتوانین باسی ئەومان کردووە کە هەماهەنگی بکەین تاوەکو بتوانین گرنگی زیاتر بە ڕووبەری سەوزایی بە بەرەپێدانی کەرتی کشتتوکاڵ و ئاو و کەرتی ئاژەڵداری بدەینە هەرێمی کوردستان تا هەموو ئەمانە بەیەکەوە ببێتە هۆکاری ڕەخساندنی دەرفەتی کاریش بۆ ئەو گەنجانەمان کە لەم بوارەدا دەتوانن خاوەن وزە و توانای خۆیان و دەتوانن ئەو توانایە بەگەڕ بخەن. In response to these challenges, the World Food Programme here in Iraq is working with organizations like Rwanga Foundation for Development through the support of the German Federal Ministry of Economic Development and Cooperation, BMZ, to increase seedling production and supply so that we can scale up green areas and forests in the Kurdistan region of Iraq. دەستگای ڕوانگە بە هیوایە ئەم سیستەمە ببێتە ئەوی کەمکردنەوەی کێشەکانی گۆڕانی کەشوهەوا و کەمبوونی ئاو لە کوردستان و عێراق.